بەراورد بە 4 ساڵی ڕابردوو ئەمساڵ لە کفریەوە کەمترین ڕێژەی خێزان ماڵەکانیان بۆ دەرەوەی قەزاکە گواستووەتەوە. بەشێکی ئەو ماڵانەشی پێشتر گواستویانەتەوە گەڕاونەتەوە شارەکە. قایمقام ڕایدەگەیەنێت باشتربوونی بژێوی هاوڵاتیان و دەستپێکردنەوەی پرۆژەکانی خزمەتگوزاری هۆکاری ئەم بابەتەیە. لە ڕابردوودا قەیرانی دارایی کاریگەری خراپی کردووە سەر بژێوی ژیانی هاوڵاتیان، بۆیە ماڵەکانیان دەگواستەوە لە قەزای کفریەوە بۆ دەرەوەی قەزاکە بە دوای هەلی کاردا دەگەڕان، بەڵام بە خۆشحاڵیەوە دوای هەڵگرتنی پاشەکەوتی موچە لەسەر فەرمانبەران و دوای ئەوەی بەشێک لە پرۆژەکان کەوتۆتەوە کار، جوڵەی بازار کارێکی بەخۆیەوە بینیوە کە ئەتوانی بڵێن ئێستا هاوڵاتیان باشە خانۆکانیان نۆژە نەکەنەوە یاخود بینای تازە دروست دەکەن، وای کردووە هاوڵاتیان بار نەکەن. بە پێچەوانەی ساڵانی ڕابردووە بەشێک لەو هاوڵاتیانەی کە لە شاری کفری باریان کردووە دەگەڕێنەوە بۆ قەزاکە. لە سەرەتای ئەمساڵەوە تەنها 42 خێزان ماڵیان لە کفریەوە بۆ ناوچەکانی تر گواستووەتەوە و 13 خێزانیش گەڕاونەتەوە شارەکە. ئەمە بەراورد بە 2 ساڵی ڕابردوو ڕێژەی لە 170 کەمی کردووە. دانیشتوان گەشتبینن و بەشێکیش لە بری ماڵگواستنەوە خانووە کۆنەکان نوێ دەکەنەوە. خزمەتگوزاری کەم بوو لە شارەکە، ئەمجا بارودۆخی دارایی خەڵک زۆر کەم بوو، بۆیە کە خەڵک ئەچوو. بەڵام ئێستا وا هەست دەکرێت کە خزمەتگوزاری گەڕاوەتەوە، نەک تا ڕادەیە گەڕاوەتەوە خەڵک بارودۆخی باش بووە و ئەوە تا خەڵک هەست دەکرێتەوە خەڵک بەسەڵەن خەڵکی شارەکە کە چوونە بۆ دەرەوەی شار ئەگەڕێنەوە تێنەوە و خەڵکیش لە شارەکە خانووە کۆنەکانیان هەر ئەوە تا بینا ئەکەن و تعمیر ئەکەن و خەڵکی سە ئیش و کار زۆر و بی و مەشروعەکان و ئەمانە هەمووی ئیشی کراوەتەوە شکر لە سای خۆوە و ئیسا هاتنۆ هەیە بارکردن نییە. اللهمە مانیەک ماڵێ نادوینین بارکەین، ئەوش ممکنە نەوعێ وەزع تایبەتی بێ لەبەرەوە بارکە، بەڵام ئیسا هاتنۆ زۆرە، ئیسا خەڵک زۆرە تێتەوە لە سلێمانیەوە. ئینجا لە دوای ئەوەی جانە سەرێک خانگشی لێ نووسرایم خانووە بۆ فرۆشتنە، ئیسا کەلاوە بۆ چاکردنە. لە ڕابردوودا یەکێک لە گرفتەکانی گەشەنەکردنی قەزای کفری ئەو لێشاوی کۆچکردنەی هاوڵاتیان بووە بۆ دەرەوەی شارەکە. خەڵک دەڵێت نەبوونی هەلی کار و خراپی بژێوی دانیشتوان و کەمی خزمەتگوزاری و پرۆژەکان بەشێکی هۆکارەکان بوون. ئێستا دۆخەکە پێچەوانەیە و کفریە و قۆناغشی تێپەڕان. سامانکەریم کورتزاد نیوز، کفری.